بەخشین ئەو دەستگای خێرخوازەی کە بەردەوام لە خەمی دابینکردنی بژێوی ژیانی هەژاران و پڕکردنی گیرفانی خاڵی نەداران و دابینکردنی شوێن نیشتەجێبوونی بێلانان و سڕینی ئەسرینی چاوی بێباوکاندایە. ساڵانەش وەکو نەریتێکی دەستگاکە بۆ دابینکردنی ژەمێکی شایستە بۆ هەژاران بە هاوکاری خێرخوازان پرۆژەی قوربانیکردن لە سەرتاسەری کوردستان ڕادەگەێنێت. بۆ جەژنی قوربانی ئەمساڵیش تەنها لە شاری هەولێر نزیکەی 600 سەر ئاژەڵی کردە قوربانی بەسەر زیاتر لە 300 بێباوکی دابەش کرد. وەکو نووسینگەی هەولێر لە سێم ڕۆژی جەژندا هەڵسەنگ بانجامدانی 6 سەر ئاژەڵی گەورە و بچووک کە لە سێم ڕۆژدا لە کوشتارگەی هەولێر قوربانیەکانمان ئەنجامدا و دیار ئەو قوربانیانەش لەلایەن خێرخوازانەوە گەیاندراوە بە نووسینگەی هەولێر. بۆ یەک ساڵ دەچێت ناوی ئەو خەڵکی کە بێباوکە سەردانی ئێمە کردیا بۆ بڕین و موچە، بەڵام ئێمە لە قوربانیەکانی بێبەشیان ناکەینەوە بەشێکیشمان لەوانە کەفاڵەتی بێباوکمان بۆ بڕینەوە کاریمان کردوونە لە مانگی ڕەمەزاندا و لە ئێستاشدا لە قوربانی بەشە گۆشتمان هەر بۆ داناون و هاوکاریان دەکەین. لە دەستگاکەی ئێمەدا هیچ جیاوازێک نییە لە مابینی ئینتیمای حیزبی یاخود هەر کەسێک سەردانی نووسینگەکانمان بکە. ئێمە نزیکەی 40 نووسینگەمان هەیە ناونووس دەکرێت لە ئێمە لە هەموو شار و شارۆچکەکان لە پرۆژەکان بێبەشیان ناکەین. هاوکاریە بەردەوام و نەبڕاوەکانی دەستگای بەخشین بۆ هەژاران دڵی هەزاران نەدار و لێقەوماوی خۆش کردووە. ئەوان پڕ بە دڵ نزا بۆ سەرکەوتنی دەستگاکە لە دروستکەری ئەرز و ئاسمان دەکەن. خێری ئەو دەستگا خێرخوازیە بنووسیتن با خێری ئەو مسلمان بەدارمەتی ئەو بێباوکارە دەدەن و ئەو داکەیەکیمانە دەدەنەکە ئەو خێرخوازان نەبیکەن ئەمەشی هیچمان پێ ناکرێت ناو حکوومەتەش هیچ یارمەتی بەرنامە بەخشن یارمەتی ئێمە دەداتن دڵی ئێمە خۆش کردیا هەموو ساڵێک یارمەتیمان دەدەن لەبەر هەندێک دڵی ئێمە خۆش کردیا دەستیان خۆش بێ. زۆر مەمنونی زۆر سوپاستان دەکەین خوا پاداشتە هەندێک کە نمونەیان ئەوە تربی لە بۆ هێتیمانە لە هەزاران ئێستا بە خۆت دەزانێ قەیرانە هیچیان نییە ئێستادریا ئەو هێتیمانە خۆش دەکات. ماوەی چەند ساڵێکە دەستگای خێرخوازی بەخشین لە جەژنی قوربان بە هاوکاری خواپێداون هەڵدەستێ بە ئەنجامدانی پرۆژەی قوربانیکردن و دابەشکردنی گۆشتەکەی بەسەر هەژاران و نەداران بەبێ جیاوازی. ئەمەش وای کردووە دەستگاکان متمانەیەکی زۆر پەیدا بکات لەلایەن سەرمایەدارانەوە و بەم قەیرانی داراییەشەوە بە گەرم و گوڕی و هاوکاری دەستگای بەخشین بکەن بۆیە پرۆژەکە نەک نەوەستاوە بەڵکو فراوانتر بووە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.